ئەگەر ماوەیەکە کە حوسەری هیستان نییە حەز دەکەن کە هەرچی تێکۆشاون و بەرهەمێکتان نەدیتۆتەوە بۆتە هۆکاری وەی کە حوسەلەتان نەماوە، دڵ بە هیچ خۆش نەماوە، کەیف بە هیچ ساز نەماوە، فقەت ئەو لەشەتان دەچێشن دەیبەنە سەر ئیشەکەتان و ئەو لەشەتان دەچێشن دەیبەنەوە ماڵێ و هەر بە زۆری دەخۆن و دەنون و ژیان دەکەن و هەز دەکەن کە هیچ کاتێک دیکە دڵتان خۆش نامێتەوە، هیچ هۆش و عەلاقەیەکتانی لەسەر ژیانتان نەماوە. وەرم پێتان بڵم کە خۆشەویستان کاتێک کە مرۆڤ بێبڕانەوە لە چەند ئیشان لە چەند بابەتان دەکەوێتە عارزی بە هەرچەند تێدەکۆشێ بە هەرچەند دەهەوێت خۆی هەستێنێتەوە، بەڵام ژیان یا تەقدیر یا کۆمەڵ هەر لە عارزی دەداتەوە و ئەو ئامانجانەی کە دەهێویست بێبڕانەوە پێی ناگاو لە پڕدا لە ژیاندا هەم لە ئیشەکەی هەم لە خۆشەویستیکی هەم لە بنەماڵەکەی تووشی ناڕەحەتی دەبێ، ئەو مرۆڤە بەڕادەیەک دەگا کە مێشکی یەکدانە کاری لەگەڵ ئەنجام دەدا. ئەو هۆکاریەتێ ئەوەیە کە مێشکی مە دەمانهێتە سەر ڕاگررتنی ئەسلی بەقا. ئەسلی بەقا یانی چی؟ یعنی مێشکی مە بە جۆرێک ئەمە دێنێتەدا حاڵەت و فەزایەکدا قەرار دەدا کە فقط زندوت ڕادەگرێت وەکو جیایەک، وەکو مازەڕەت دەخوازم حەیوانێک کە فقط دەچێت کارەکەی دەکات، زگی تێر دەکات، دەخواو هیچ شتێکی دیکەی بۆ گرنگایەتی نیە. بۆچی مێشک وا دەکات؟ چونکە ئەگەر مێشک مدەتێک ئەمە نهێنێ دەو حاڵەتەدا قەرارمان نەدا، ئەمە ئەوەندە خۆمان ناڕەحەت دەکەین، ئەوەندە فشار بۆ مێشک ڕوحمان دێنین، ئەوەندە خەموکە و ئەفسوردە دەبین کە ئیدی لە جگایەکەوە حتمما بەڵایەک بەسەر خۆمان دێنین. فەزە و سەردەمەدا مێشک دێنێ ئەمە واردی فازێک دەکا، واردی دەورەیەک دەکا کە لەو دەورەیە دەست لە هەموو شتێک دەشوین، هیچ شتێکمان بۆ مهم نییە، وەکو شتێک هەموو شتێکی دنیا بەردەدەین و دەو کاتەدا بردە بردە بەدەنە ئەوە دەحەسێتەوە، مێشکە ئەوە دەحەسێتەوە و ئەگەر تو ماوەیەکەوە لێ هاتەوە و هەست دەکەی کە تازە قەت ژیان تام و چێژی بۆ تۆ نابێ و قەت ناتوانانی هەستی بە و تازە هیچ هومێدێکرد نەماوە ئەو هەموو دۆڕاندنە بۆتە بابەتی وەی کە ئیدی تۆ قەت نەتوانی هەستی بە، ئەمنی دەرووناس پێت دەڵم کە خۆشەویستم ئەوە مێشکت بە چاکە و کارەت لەگەڵ دەکا و ماوەیەک دەو حاڵەتەدا ڕات دەگرێ و دیسانەکانی هەر مێشکل یارمەتی دەرت دەبێ هەڵت دەستێنێتەوە و دیسانەکانی ئامانچایەکی باشتر خۆشەویستیهایەکی قایمتر بۆت ساز دەکا ئیشەڵا ئەتۆش چێژی لێوەردەگری.